هەموو لایەک بەخێر بن بەخێرهاتنی هەموو لایەکەکەین بە ناوی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بۆ کردنەوەی باخچەی دۆخۆشک. سەرەتای ئەم مەراسیمە و سەرەتای کردنەوەی ئەم باخچەیە بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی سەرجەم قوربانیانی توند و تیژی لە هەرێمی کوردستان دەوەستین بفەرمون. بە ناوی ڕێکخراوی گەشەپێدان مەدەنیەت CDO بەخێرهاتنێکی گەرمتانەکەین بۆ ئەم مەراسیمە مەراسیمی کردنەوەی پارکی دووخۆشک. مەراسیمێک کە تێکەڵە لە بۆنی گەشببینی بە داهاتوێکی ڕۆشن و بە بۆنی مەتەم بۆ گیانی ژنانی کوژراو لەم وڵاتە بەش مەینێتی ئێمەدا. بەڕێزان، 3 مانگ لەمەو پێش دانیشتوانی بە شەرەفی شاری چەمچەماڵ و هەموو کوردستان تاسان بە بیستنی کوشتنی 2 کیژۆڵەی ئەم وڵاتە. 2 کیژۆڵە کە تەنها گوناحیان ئەوە بووە بە دوای ژانێکدا دەگەڕان کە تێیدا دوور بن لە توندوتیژی. بەداخەوە هەواڵەکەمان زانی 5 نۆ بوو. ئێمە بە هاوکاری برانی پۆلیس و ئاسایش و تەندروستی لە ماوەی 2 ڕۆژە سۆراغمان دۆزینەوە و شوێنەکەمان دۆزیەوە. بەداخەوە کاتێک گۆڕەکەیمان هەڵدایەوە ئەم دوو ئازیزە ئەم دوو پەپولە ئاسا لاشەکانیان لە ناو گڵدا بوو. لە دوای ئەوە ئیدارەی قەزای چەمچەماڵ بە شانازیەوە بە هاوکاری هەموو لێپرساوی فەرمانگەکان برانی پۆلیسی هاتوچۆ پۆلیس شارەوانی تەندروستی لە مەراسیمێکی شایستەدا هەوڵماندا بە خاچیان بسپێرین. خۆمان بووین بە مامیان بە باوکیان بە خاڵیان بە برایان بە کەسوکاریان لە مەراسیمێکی شایستە بە خاک ماسپار. As it stands, 1 in 3 women will have experienced physical or sexual violence in their lifetimes. ما هو صح كفر نابت ولا جاكمني يورا ورا شورا ورا شورا